ئەم دینە چونکە برانی بەڕێزم ئەم دینەیە کە توانای پەروەردەکردنی ئینسانی هەیە. ئەم دینە تەنها دینەکە دێ لەلایەنی فەلسەفیەوە قول هو الله ئەحەدی فێرەکە، لەلایەنی سیاسیش و ڕێبازی پێغەمبەرانی فێرەکە کە گۆڕانکاری کۆمەڵگەی احتیما دەکاتە سەر فکر، سەر سیاست، سەر عقائیدێک کە لە وحیەوە هاتووە، احتیما دەکاتە سەر ڕەفتار و ڕەوشتێک کە بۆیە بێ بە هاو نەریتێکی کۆمەڵگەکە حەڵاڵ و حرامی پێ ئەناسێنێ لێبێ بە یاسا و ڕێسای ژیانی خۆی. ئەم یاسا و ڕێسایانە تەحەکومەکەن و لەناو خێزانی لە ڕەفتاری کەسێتی خۆی، ڕەفتاری کۆمەڵکاری خۆی، لەناو خێزان، لەناو گەڕک، لەناو دەرەوە، لەسەر جادە، لە بازار، لە کڕین، لە فرۆشتن، لە ئاشتی، لە شەڕ، لە هەرچی شێوازێکی ژیانی هەیە. بۆیە ئەوەی کاریگەرە لە پەروەردەکردنی ئینسانە ئەم ئیسلامەیە، پەروەردەی فکری، پەروەردەی سیاسی، پەروەردەی ڕەفتار و ڕەوشت و بەهاو نەریتی کۆمەڵایەتی، ڕەفتاری بزوتنەوە و گۆڕانکاری کۆمەڵگەکەی و پشو درێژی و بە ئارام بوون بە ئومێدی ئەوەی کە پاداشتی لای خوای پەروەردگاری مسۆگەرە بێ. بۆیە زۆر ضروریە ئێمە دائیمە ئەمە بخەین و پێشچاوی میلەتی خۆمان کە ئەوەی کە ئەبێتە مایەی ڕزگارکردنی کورد بریتی نییە لەوەی کە پشت بەستن بە وڵاتانێکی دەرەوە کە بۆ بەرژەوەندی خۆیان هاتوون. ئینگلیزەکان هەرچەندە شەریف نەبوون، بەڵام ئینگلیزەکان هەزاران قات شەریفترن لە جۆرج بۆش و ئیدارەکەی. ئەوەی لە ئینگلیزەکان دەست نەکەوتووە مستەحیلە لە ئیدارەی جۆرج بۆش دەستکەوێ. ئەو بەڵام ئەوە دەرس و تەجروبەیەکە کە ئێمە پێویستە زیاتر عقڵمان پێی بشکێ، زیاتر شتی لێ وەربگرین. ئێمەی ئیسلامی بە فەزلی خوای پەروەردگار کە لەگەڵ احتیلالانین و احتیلالە ناسین کە قووەتێکی کافری محاربە هاتۆتە وڵاتەکەمان، توخنی نەکەوتوین و توخنیشی ناکەوین لەگەڵ هیچ پرۆژەیەکی ئەویشانین بۆ خۆمان دید و تێڕوانینی خۆمان، فکری، سیاسی، کۆمەڵایەتی، بزاوی گۆڕانکاری کۆمەڵگە، ڕەفتار و ڕەوشت و بەهاو کولتوری خۆمان لە ئیسلامەکەمانەوە وەرگرت و ئەشزانین ئەو کەسەی کە بە ئیسلام پەروەردە ئەبێت چەند بەهێز پەروەردە ئەبێ، بۆ ئاشتی بێ یا بۆ شەڕ، بۆ مردن بێ یا بۆ ژیان، چ ئامێرێکە بۆ بنیاتنانەوەی کۆمەڵگەکە، چ ئامێرێکیشە بۆ تۆقااندنی دوژمن. خوای پەروەردگار بمان کە بە ئەداتی قەدەری خۆی تێمانگەێنێ لە دینەکە زیاتر دڵڕامان لێک نزیک کاتەوە بۆی هێزێکی کاریگەری کۆمەڵایەتی سیاسیمان لێ دروست ببێ، بتوانین بەشدار بین لە داڕشتنەوەی شخصیەتی کوردی بەم دینە و نەشێڵین دینەکە وەکو ئێستا غەریب کەوتووە لە هەولێر و سلەیمانیا بەردەوام ببێنێتەوە بەو شێوەیە، بەڵکو جارێکی تر بە پشتیوانی خوای پەروەردگار بیخێنەوە سەرسەری خۆمان، سەرشانی خۆمان وەکو کۆڵێکی مەسئولیەتی قیامەتی پێش دنیا، وەکو ڕووسوری دنیا و قیامەت. خوای گەورە ئێمەش ئێوەش سەرکەوتوو بکە. خوای گەورە بمان کە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی بمان جێڕێتەوە بۆ ئیسلام تا ئیسلامە جێڕێتەوە بۆمان، تا لە ژێرساییدا لە گەشەی ڕوح و ئاسوودەیی دەروون و حەوانەوەی جەستەمان جارێکی تر هەست پێەکەینەوە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.